سڵاوتان لێبێت دووبارە لە گیان مۆتۆرس گەڕاینەوە لاتان ئەم جارش سرنجتان ڕاکێشم بۆ لای یەکێک لە نوێترین و باشترین مۆدێلەکانی توێتا لە گیان مۆتۆرس ئەویش LC300 کە بریتیە لە توێتا لاند کرۆزەری 2022. لەگەڵ مابن دەمەوێت سرنجتان ڕابکێشم بۆ لای چەند تایبەتمەندیەکی نوێ و جیاواز لە مۆدێلی 2022 کە بە تەواوی کاری ناوازی تێدا کراوە لە ڕووکاری دەرەوە و ناو و بزوێنەری ئۆتۆمبیلەکەدا. مۆدێلی 2022 بە تەواوەتی جیاواز و سەردەمیانە دروست کراوە لەگەڵ بینینیدا هەست بە گۆڕانکاریەکی بەرچاو دەکرێت. پێکەری ئۆتۆمبیلەکە بە فافۆن یاخود بە ئەلەمنیۆم ڕووپۆش کراوە کە تونوتۆڵێکی بەخشیەوە بە ئۆتۆمبیلەکە و کێشی 200 کیلۆگرام کەمتری کردووە کە توانایەکی باش و خێراییەکی زیاتر دەبەخشێت بە ئۆتۆمبیلەکە. پێشەوەی بچینە سەر باسی ناوەی ئۆتۆمبیلەکە پێم باشە چەند زانیاریەک وەربگرین سەبارەت بە بزوێنەری ئۆتۆمبیلەکە. سڵاو لێوێ. بەخێر بن. توێتا لاند کرۆزەری 2022 LC300 بە دوو جۆر بزوێنەر بەردەستە. جۆری یەکەمیان 4.0 لیترە بە 270 هۆرس پاوەر، جۆری دووەمیان بە 3.5 لیتر توین تۆربۆ کە 409 هۆرس پاوەرە بەردەستە. ئەمەش بزوێنەرێکی نوێ لە توێتا لاند کرۆزەری 2022 کە بۆ یەکەمین جارە توین تۆربۆ لە لاند کرۆزەردا بەردەست دەبێت. سەرەتا با بزانین تۆربۆ چییە؟ تۆربۆ تۆرباینێکە کە بەکاردێت بۆ بەهێزکردنی بزوێنەر کە لە LC300 2022 دوو تۆربۆمان هەیە. دوو تۆربۆ کە وای کردووە لەم بزوێنەرەدا 409 هۆرس پاوەر بەرهەم بێنێت، وا دەکات لە 0 بۆ 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا تەنها پێویستی بە 7 سانیەیە. توێتا لاند کرۆزەری 2022 LC300 قەبارەی تەنکی بەنزینەکەی کەم کراوەتەوە بۆ 100 لیتر لەبەرەوەی لاند کرۆزەری نوێ سوتەمەنی کەمتر پێویستە لە کاتی لێخوڕیندا. سپاس بۆ زانیارەکانت دەستخۆش. ئەگەر باسی بەشی پێشەوە ئۆتۆمبیلەکە بکەین وەکو دەیبینین لایتەکانی گۆڕانکاری بەسەردا هاتووە و هەروەها گەڕێلی ئۆتۆمبیلەکە گەورەتر بووە و هەروەها لە بەشی دواوەی هەست بە گۆڕانکاریکی بەرچاو دەکرێت بە تایبەتی لە بەگلایتەکانیدا. دەرگای دواوەی شەفتە کراوە بە یەک پارچە کەمەوای کردووە ئۆتۆمبیلەکە بێدەنگتر و کبتر دەرکەوێت، جیاوازترە لە مۆدێلەکانی پێشووتر کە دەرگاکەی دوو پارچە بوو. بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی ناوی ئۆتۆمبیلەکە بکەین وەکو دەیبینین دیزاینێکی تەواو سەردەمیانە و جیاواز دروست کراوە و سوکانەکەی وەک هەستی پێ دەکرێت زۆر نەرمە و کوشتەکانی زۆر نەرمە لە کاتی شۆفێری کردندا. بەڵێ هاوڕێیان بە شێوەیەکی گشتی ئەمانی باسم کرد تایبەتمەندیەکانی توێتا لاند کرۆزەری 2022 بوو. لەگەڵ مابن لە زنجیرەکانی داهاتوو زانیاری زیاتر باس دەکەین لەسەر LC300 توێتا لاند کرۆزەری 2022. خواتان لەگەڵ.